بەڵێ سڵاوتان لێبێت لە گەڵی عەلی بەرجین دیارەتی مەکانی بەرگری شارستانی وەکە سوکاری قوربانیەکان ئەمڕۆژ بە ڕۆژی دەیەمین بەردەوامن لە گەڕان بە دوای ئەو دوو تەرمەی کە ماوە کە شەوی یەک لەسەر دوی مانجی پێنج لە ڕووباری گەلی عەلیبەگ لە نزیک کانیماران کەوتنە نێوڕووبار تاوەکو ئێستا دوو لە تەرمەکان و ئۆتۆمبیلەکەش نەدۆزراوەتەوە لە ئێستادا چەند سەد مەترێک لە شوێنی ڕوودا و بە دوای تەرمەکاندا ئەگەڕێن وەکە بینن لە دیمەنەکاندا ئەمڕۆ تەکنیکی نوێ بەکاردێنن بەرگری شارستانی سۆران بۆ ئەوەی دوێنێ دیارە ئامێری تریان بەکارهێناوە بەپێی ئەو ئاماژانەی کە و ئامێرە پێیداون ئەو شوێنەی کەوا ئێستا لێی ئەگەڕێن ئەو شوێنە ئۆتۆمبیلەکەی لێیە و هەروەها گومانەکرێتن کە ئۆتۆمبیلەکە لەو شوێنە بێتن بۆی ئەمڕۆ تیمەکان بەردەوامن لەگەڕا من یەکێک لە هاوڵاتیەکانم لەلا ئەبێ لێرە لە کەوا خەڵکی ئەم ناوچەشە گەر بیتێرە کە ئەحمەد سڵاوتان لێ بێتن ئەمڕۆ چ تەکنیکێک بەکاردەهێنرێتن. سلااو لە جەنابی پێشەشی بەخێرانتانەکەم پێشەکی سەرخۆشی لە هەردوو ماڵباتەکەم ئەوڕۆ ڕۆژی بە ئاخرم دێمە ئەوڕۆ هەوڵ و مادبوونێکی زۆر چڕ لەلایەن بەرگری شارستانی و پۆلیس و خۆبەخش و هەموو هاوڵاتیانی سنوورەکەەوە حکومەت و مەدەنیەوە هەمویان لە سەخەتن هەوی تەکنیکە هەمووی بەمێشی مرۆڤدا بێ بەکار هاتووە ئەوڕۆ بیریان لە تەکنیکەشی وا کردەوە ئەوەیان دروست کرد لە شەوی بەڵەمی ئەوەی کەرەی قەدیم پێ دەرێن وەکو کەرە بە چوپی بەسترایە و کەم سەیتەری ئەو زەی شوێنە بن کە لە دوێن لە ڕێی سۆنەرەوە پێش ئێستاش چوپەکە لەو زەی ئەوەی کە عەفوو سپێرەکەش لەو زەی بەدەرکەوت گومانی هەرە گەورەمان لەو زەیە ئێستا شێوەی کەرەکمان دروست کردیا بە هەولی هاوڵاتیان و بەرگری شارستانی هەم لە ڕێی ماڵباتەکە ئەوان داوایان کرد ئەو کەرەکەیان دروست کرد لە ڕێی برای بەڕێزم عەقید کاروان و تیمەکانی غەواس لە هەوڵ و مادبوونێکی ئەوەدان بچنە ژێر ئاوەکەی بیانێ لە ڕێگەی چەنگار و لە ڕێگەی قوڵاب ئەو شوێنە بدۆزنەوە سیارەکەی بدۆزنەوە لەو شوێنەی ئەو جا هەوڵ و مادبوونێکی سەرتر بزانن لە ڕێی پەیژەوە لە ڕێی هەر شێوازێکیابی خۆیان بگایننا ئەو سیارەی ئەسیمێکی تێ بکەن ئەگە دۆزراوە 100% بزانین لە شوێندەرە بەپێی سۆنەر کە دوێنێ بەکار هاتووە ئەم شوێنەی بۆ دیاریکردن کە ئێستا لێ ئەگەڕن بەڕێ عین ڕێک ئەو شوێنەیە هەر ڕۆژی ئەوەلش تەواوی خەرچی منتیقە شارەزان ئەیرا گۆمەش زۆر خۆرە و شاید حالەکان و ئەو هەم شوفێرەکەش تقریبا 150 متر لە پشتەوە سیارەکەی دیدەکە ئاخیرزان خۆم وە هەر گومانی گەورەشمان لەو گۆمەیە هەم لە ڕێی سۆنەر و هەم لە ڕێی بەدەرکەوتنی مەسەلیەک لە نیشانەکان هەتا قاعیدە سپێر و ئاوێنە و وەکو ئەو متەلەکات و ئەشیانی لە سیارەکەی بووینەوە جەنابەت وەکو خەڵکی منتیقە و شارەزای لەم ڕووبارە ئەم شوێنە سەختە ئۆتۆمبیلەکە عاسێ بووە لە بینی بەردەکان چۆن ئەگەر بۆمان باسی ئەو شوێنە بەرێ ئەمن بەخۆم چەندین زار نەک چەندی سارە مسمەنداری ئەومەی دخێنە زۆر زار مەلەوانمان لەوێ کردیا بە هاوینان دا هەتا 11 مەتر لە احتیمالە خۆر بیتن لەسەر شاخۆی خۆفرەدەی خۆ ناگەیە بنی زۆر خۆر ئێساش ئاوەکە یەکجار لێلە و زۆر تیژە لە ڕۆژین ساردە و بەرزیشە ینی لەو شوێنی زیاتر لە 12 مەتر خۆرە زیاتر ئێستا لەوانەیە هەتا 15 مەتریش خۆر بیتن زالۆ ئەوەی غەواسەکە ناتوانن بچنە بنی ڕووبارەکەی بگەنێ نەخۆ زۆر ئاسایە ئاوەکە من بیڕاوەستای بەس ئاوی ئێرە لە بە تیژی هیچ کەسی خۆی پێ ناژیرێ بگاتە بنی ئاوەکەی بتوانی بزانانی کەشفی بکات ئایا سیارەکە لە چمە خۆیەشیە خۆش بێتن زۆر سپاس بۆ زانیاریەکان زۆر سپاس دەکەین بەڵێ وەکە بینن لە دیمەنەکان لە ئێستادا تیمەکانی بەرگری شارستانی بەردەوام لە نێو ڕووبار لە گەڕاندان بە درێژایی و دە ڕۆژەی کە ئەم ئۆتۆمبیلە کەوتۆتە نێو ئەو ڕووبارە تیمەکانی بەرگری شارستانی و هاوڵاتیان و کە سوکاریان بەردەوام لە گەڕاندن چەندین تەکنیکی جیاواز بەکار هاتووە بۆ ئەوەی بگەنە ئەنجامێک ئەوەی دۆزراوەتەوە تەنها یەکێک لە تەرمی مناڵەکانە کە لەوەند خورشیدی تەمەەن 6 ساڵان بوو چەند ڕۆژێک بەر لە ئێستا تەرمەکەی دۆزرایەوە بەڵام تاوەکو ئێستا دوو لە تەرمەکان تاوەکو ئێستا لە نێو ڕووبار ماونەتەوە و تا ئێستا نەدۆزراونەتەوە ئۆتۆمبیلەکەش نەدۆزراوەتەوە بۆیە تیمەکانی بەرگری شارستانی بەردەوام لە گەڕاندان بە ئومێدی ئەوەی بگەنە ئەنجامێک دوێنێشکە لەو شوێنە سۆنەریان کردووە ئاماژەکان بۆ ئەوە چن کە ئۆتۆمبیلەکە لەم شوێنە بێتن بۆی ئەمڕۆ
تیمەکانی بەرگری شارستانی هەموو کارەکانی خۆیان لێرە سەر کردوتەوە بە ئومێدی ئەوەی بگەنە ئەنجامێک وە تەرمی ئەو دوو مناڵەی کەماوەوە ئۆتۆمبیلەکە لەو شوێنە بدۆزنەوە. وەک ئاماژەمان پێدا شەوی هەینی لەسەر شەمە شەوی 1/2 مانگی 5 ئۆتۆمبیلێک لە نزیک کانیماران کەوتە نێوڕووبار دوای ئەوەی کە پێشڕەوی کردبوو لە ڕێگا لایدا بەهۆی نەبوونی بربەستیش لە شوێنەکە ئەو ئۆتۆمبیلە لایدا بۆ نێوڕووبار و شۆفێرەکەی لەگەڵ ئافرەتێک کە پوری شۆفێرەکە بوو ڕزگاریان بوو بەڵام سێ مناڵی ترکە لە نێو ئۆتۆمبیلەکە بوون لەگەڵ ئۆتۆمبیلەکە کەوتنە نێوڕووبار تاوەکو ئێستاش تەرمی دوو لەو مناڵانە نەدۆزراوەتەوە بەڵام نەگەڕێ مۆلایەوە.